حسێن میسری ئەو دەرهێنەرەی لە نۆستالۆژیای خەڵکدا ناسڕێتەوە. بەردەوام دەیوت دەمەوێت بچمە سەر قەڵاو هاوار بکەم و بڵێم هەمووتانم خۆش دەوێت. من بۆنی مەحەلێکی شوان نادەم بە هەموو دنیا. ئەو سیما و بۆنە کوردیە هی ئەفسانەی درامای کوردی حسێن میسریە. حسێن میسری لە ساڵی 1957 لە شاری کەرکووک لەدایک بووە. بۆی سەختی ژیانکردنی خێزانەکەی بە پێی گێڕانەوەی دایکی هەژاری و نەداری بوو بە هۆکاری ئەوەی میسری نەتوانێت درێژە بدات بە خوێندن و بەوەی کارکردن و دابینکردنی بژێوی بۆ ماڵەوە دەست بەرداری خوێندن بوو. لە دەرەوەی قوتابخانەوە هەوڵی داخۆی فێری نووسین و خوێندنەوە بکات. حسێن میسری لە تەمەنی 20 ساڵی بۆ بەشداریکردن لە کۆرسێکی شانۆدا سەردانی وڵاتی میسر دەکات. دوای گەڕانەوەی خەڵک کەرکووک لە ناوەکەی دەکەنەوە و پێی دەڵێن میسری. لەو کاتەوە لەقەبی میسری چووە سەر ناوەکەی. لە ساڵی 1973 لە شاری مووسڵ بەشداری شانۆگەریەک دەکات و لە ڕۆڵ بینینەکەدا زۆر سەرکەوتوو دەبێت و ناوبانگی بڵاو دەبێتەوە. سیاسەتی تعریبکردنی کورد لە کەرکووک دەبێتەوە کاری ئاوارەبوونی میسری و ساڵی 1985 لە شاری سلێمانی دەگیرسێتەوە. میسری لە سلێمانی لە ناوەندە هونەریەکان نزیک دەبێتەوە و دەبێت بە ئەندامی تیپی نواندنی سلێمانی. ساڵی 1991 ئەندامی دامەزرێنەری تیپی شانۆی قەڵا بوو لە کەرکووک. میسری گەرچی دەیوت پەلە ناکەم لە کارەکانم، بەڵام لێبڕاوانە لە هەوڵ و تەقەڵادا بوو بۆ ئەوەی ساڵانە بتوانێت دراما پێشکەش بە کورد بکات. میسری وەک دەرهێنەر دەستی کرد بەکار و بە ماوەیەکی زۆر کەم بوو بە ڕقەمێکی گەورە و خاوەن ڕێبازی تایبەت بەخۆی. لە پاڵەوەی میسری شارەزایی زۆری لە هونەری نواندن و فیلمی بیانیدا هەبوو، بەڵام کەسێکی ناتەقلیدی بوو، زۆر بەوردی باوەڕی بەوە بوو بەبێ کاریگەری دەتوانرێت لە ناو کللتوری کووردە کار بکەیت و خاوەنی تاهێنان بی. دوای ئەوەی میسری دەستی کرد بە نووسین و دەرهێنانی دراما، وەک چۆن خەڵک ئێوارانی ڕەمەزان چاوەڕی بەربانگ بوون، بە هەمان تامەزرۆییەوە چاوەڕوانی زنجیرە دراماکانی میسری بوون. بەشێک لە کارەکانی حسێن میسری زنجیرە درامای خۆرنەوەزان ساڵی 1999، خەمی چۆلەکەکان ساڵی 2001، ڕەشەی پۆلیس ساڵی 2002، درامای حەسەنە فەنی ساڵی 2003، درامای جومعە ساڵی 2004، گوڵە بێڕۆژەکان و نیشتیمان و چەندان کاری تری تایبەت کە لە هەزری خەڵکدا ماونەتەوە. ڕۆستەم ئەو هەتیوەیان گرت؟ ئەو هەتیوەیان گرت و کەرەپشەشان کردە دەستی. ئێمەش میوانێکمان بە کەرەپشەکرای بۆیە ناوی. میوان؟ بەڵێ میوان. فەرموو حاجی. خۆشە هەموو لە ماڵێکە ئەوین کۆمان بکاتەوە، خۆشە هەموو لە ماڵێکە ئەوین کۆمان بکاتەوە. میسری لەگەڵ بۆنە نەتەوەی و نیشتیمانیەکانی خەڵکدا ژیاوە و بەشدار بووە. سەرباری ئەوەش لە کارەساتەکاندا بە شێوازی خۆی بەشداری کردووە. لەسەر شەهیدبوونی دەیان کەسی کورد لە جەژنی قورباندا بەهۆی تەقینەوەیەکی تیرۆریستی شانۆیەک پێشکەش دەکات بە ناوی تابلۆی سوێند. 31 مانگی 5 ساڵی 2009 حسێن ڕەحیم محەممەد ئەمین ناسراو بە حسێن میسری لە تەمەنی 52 ساڵیدا لە شاری سلێمانی وەفات دەکات.